ساڵی 1854 فرانکلین پرێس سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نامەیەکی نارد بۆ سیاتێل سەرۆک هۆزی هیندیە سوورەکان و داوای لێکرد زەویەکانیان بە حکوومەتی ئەمریکا بفرۆشن. سیاتێل بە نامەیەک وەڵامی داواکەی سەرۆکی ئەمریکا دەداتەوە، وەڵامێک دەرخەری ڕوانینی ئەوانن بۆ ژیان و مرۆڤ بوون و گەردوون و سروشت. وەڵامێک کە تا ئەمڕۆ یەکێکە لە گرنگترین نووسینەکان لەسەر بە ئەمەد بوون بەرامبەر سروشت. هیچ کەسێک نامەکەی سەرۆکی ئەمریکای لەبیر نەماوە، بەڵام نامەی سەرۆک هۆزەکەی هیندیە سوورەکان بۆ هەمیشە بە نەمری دەمێنێتەوە. بۆ ئەو سەرۆکی گەورە لە واشنگتۆن، شینایی ئاسمان و تینی زەوی چۆن دەفرۆشرێن؟ ئێمە خاوەنی پاکی هەوا و زوڵاڵی ئاو نین، چۆن بە ئێوەیان بفرۆشین؟ ئەم خاکە و هەرچی تێدایە بۆ ئێمە پیرۆزە. گەڵای دەرزیلەی کاژەکان، لمی کەنار ڕووبارەکان، مژینێ و دارستانەکان، دەنگ و ڕەنگی مارومێرو، هەمویان لە بڕوە و بیرەوەری خەڵکی ئێمەدا پیرۆزن. ئەو شیلەی بنێو دەماری داراندا دەگەڕێ، خولیا و خەونی ئێمەی تێدا مەیوە. خاک لە ناخی ئێمەدایە، ئێمە بەشێک لە خاکین و خاک پارچێک لە ئێمەیە. گوڵان بەبوون و بەرامەیانە و خوشکی ئێمن، کەڵە کێوی و ئەسپ و هەڵۆ برامانن. ڕەوەزە بەردی لووتکەکان، شەونمی مێرگ و مەزرا، تینی لەشی ئەسپ و مرۆڤ، هەموویان لە خێزانێکن. ئەو زوڵاڵی بە جۆباری ڕووبارەکاندا دەڕوا تەنیا ئاو نییە، بەڵکو خوێنی پشتا و پشتی ئێمەیە. ئەگەر ئەو زەویانەشتان پێ بفرۆشین، دەبێت لە بیرتان بێ ئێرە بۆ ئێمە پیرۆزە. ئەو سێبر و تەرمایانەی بۆ ئاوە زوڵاڵانەدا دێن، هەموویان بیرەوەری و بەسەرهاتی ژینی ئێمە دەگەڕنەوە. زەمزەمەی ئاو، دەنگی با و باپیرانی ئێمەیە. ڕووبارەکان پشتمانن، تینوێ تیمان دەشکێنن، بەلەمەکانمان بەشانەوە دەگرن و بژێوی منداڵەکانمان دەدەن. ئەگەر زەویەکانمان بێ بفرۆشین، دەبێت لە بیرتان بێ و منداڵەکانیشتان فێر بکەن. ئەم ڕووبارانە برای ئێمە و ئێوەن لەمەوە. ئەو نەرمی و بەزەی بە برای خۆتانی ڕەوا دەبینن، بۆ ڕووبارانە شێڕەوا ببێنن. لە شارەکانی ئێوەدا شوێنێک نییە مرۆڤ ئارام و وەرخەیان تێیدا بژی، جێگایەک نییە مرۆڤ گوێ بداتە لەرەی گەڵای سەربەهاران و ویزە ویزی مێرو. ڕەنگاوانە هەر بۆ ئێمە گرنگ بن کە لەو دەشت و کێوانە ژیابین. بەڵام مرۆ ئەگەر شەوان دەنگی تاقتاقکەرە نەبیستێ و پەیڕەی بۆقی گۆماوەکان نێتە گوێی، لە ژیان چی بۆ دەمێنێتەوە؟ شنەبا ئەو کاتی بەسەر چەنکاوەکاندا دەڕوە و دەشەپۆل دەبسێوێ، شەماڵ ئەو کاتی بۆنی بارانی نیۆڕۆیانی تێدەگەڕێ و بۆنی گەڵای تەڕوبڕی دارکەژەکان ڕۆح و گیانی ئێمەی سوورپێز دەلاوێننەوە. هەوا بۆ ئێمە بایەختارە، چونکە هەمومان بە هەناسا هەڵی دەمژین. ئەگەر ئێمە زەویەکانمان بێەوە بفرۆشین، دەبێت لە بیرتان بێ ئێمە شکرانە بژێری ئەو هەواین هەڵی دەمژین و ژین بە دەماری زیندەوەردادێنێ. باپیرە گەورەی من ئەو هەناسەی لە سنگدا بوو، هەتا لەگەڵ دوایین ئاه لە لێوی هاتە دەرو ماڵ ئاوایی لەژیان کرد. ئەگەر ئێمە زەویەکانمان بێەوە بفرۆشین، ئێوە دەبێت لەگەڵ ئاژەڵی ئەم خاکا وەک برای خۆتان بجوڵێنەوە. بەڵێ ئێمە کێوین، لەو دەشت و کێوانە گەورە بووین و تێناگەین بۆچی هەزاران کەڵە کێوی دەبێ قڕ بکرێن. ئێوە دەبێ منداڵەکانتان فێر بکەن کە زەوی بن پێیان خۆڵەمێشی با و باپیرانیانە. دەبێ ڕێزی زەوی بگرن، گەورەی زەوی لە چاویاندا بێ و بە منداڵەکانیان بڵێن خاک دایکیانە. ئەوەی بەسەر زەوی بێ بەسەر ڕۆڵەکانی زەویش دێ. مرۆ تف لە زەوی بکە، تف لە خۆی دەکا. لە بیرتان بێ مرۆ ژێیەکانی سازی ژینوەدەنگ ناهێنێ، بەڵکو خۆی هەودایەکی ژی ژیانە. ئێوەش یاوەری زەوی بن. لە وەرگێڕانی مامۆستا ناسر حیسامی.